کە بە ئەندازەیە کوشندە و بڕندە و ترسناک بووی بۆ ئەوان کە لەوەدا بێ دۆزەخت لە ئاسمانەوە دوورەوە گواستە بێتەوە بۆ سەرزەمینێکی سەختگیر. دابەزینی تۆ بۆ ئەو سەر خیابانە بە ڕادەیەک ترسناک و کوشندە بووە کە بە جوانی تۆ خرۆشا بن بەدەم هەنگامە و هەرا و زەبر و زەنگ و خوێن هەڵچوونی ناحەزەکانت کە وەک ئەوە بوو کە گڕکان و تۆفان و زەمین لەرزەیەکت بەرپا کردبێ. وای لە پیاوانی زێدە لەرزۆک و گرگن و گزگل و تۆقی و لە سێبەر و بۆن و بەرامە و نیگا و لەنجەی لەرزەکەمەر و ترپە و تەقەی پێڵا و حریتە حریت و قاقا و قریوەی لە ناکاوی خانمان. وای 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 یانۆ ژینا و ئازا و جەربەزە و گوڵ خاتر، ئەوە تۆ بووی کە بە خوێنی ڕژاوی خۆت ژینی ملوێنەهات بە درۆ خستەوە. ئەوانێک کە مردوون بە خۆیان نازانن. ئەوە تا لەسەر خیابانەکاندا مردووەکان ئەوەندە زۆرن کە مەگەر مردووەکانی دیکەی گۆڕستان ڕابن و بێدار ببنەوە و میهر بنوێنن کە زیندە مردووەکانی دیکەی ئەم سەردەم و ڕۆژگارە بنێژن. ئەتۆ بە مەرگی خۆت سەلماندت کە ئەوانی نێرگەل و هەم کەڵەگانەیان زانیوە بژین. بە حەق وات کرد و واژنەوتیت ئەوانی نابوت و پەڕپوت لە تۆپەست و تووڕەن کە سەلماندت ئێمە نێرینەکانی ئەم دەڤەرە زیندانین لە پای ئەوەی دڵمان بەوە خۆش کردووە کە کچەکان و خوشکەکان و ژنەکان و دەزیرانەکانمان کۆیلە و بەندەوار کردووە. گوایە ئێمەی کۆیلەی ترسنۆک تا ئەندازەی مەرگ شاد دەبین گەر ئێوە دەنێو ئەشکەوت و کونجی ماڵەکاندا وەک باڵندە و مەری نێو قەفەس بژین و هەتاویش لێتان نەدات وەک هوزار و بولبول بخوێنن بۆ ئێمەی کەڕ و گێڕ و ڵاڵ تا هەنووکە نەمانزانیوە کە ئێوەی گیر خوارد و دەنێو قەفەس و بەندەواری قاف و تەڵە و تەپکە و داوی ئێمە ناخوێنن. بگرە چریکە و چەهچەهە و جریوەتان زادەی خۆشنودی نییە، بەڵکو گریان و شیوەنێک و سینەکوتانە بە دیواری کەڵەگا و قەفەسەکان و ماڵەکان کە بوون بە زیندانی جوانیەکان کە ئێمەی نێرەوزی کەودەن و نەبان و حۆل و یاخنیش دەرکی ناکەین و تێناگەین مەگەر نەتزانیوە کە وەها وێنەی ژنان دەکرێ کە چ جادوگەرێکن لەژێر هەر تاڵەمویەکی سەر و پرچی ئێوە شەیتانێک خۆی حەشارداوە کە ئەگەری فریودانی پیاوە ئیمان تۆکمە و هەم لەرزۆکەکانی هەیە ئەوەیان چ بڕوا و ئیمانێکی تەنکۆڵە و ئەمبار پۆیە کە واز و بە دەرکەوتنی پەرچەمەی خانمێکی سەلار و سەنگین کە ویقار و شکۆیەک لە چاوانی تۆدا شەوی دەیجووری ڕۆشن دەکردەوە. دەمن دڵنیام ئەتۆ دەزانی کە ئەوان هەترەشیان لەو پشنگوتین و تاو و چرایەک چووە کە لە چاوانی تۆدا نێو دڵ و ڕوح و مێشکی تاریکی ئەوانی دیکە ڕوونا کردوتەوە. ئەوان کە وەک شەمشەمەک پێرە ئاسا دەگەڵ تاریکی ڕاهاتون نەدەکرا ڕۆشنایی تۆچاڵ و گۆڕ و خەرەند و بیری بێبنینە و گیان و بوونی ئەوان بخاتە بەردیدەی هەزارەها کە دوجار خۆت کرد بە قوربانی وەک پەروانی دەوری شەم ئەو سووتەیت تا هیچ نەبێ بۆ تاوێک ڕوحیان ڕۆشن بێتەوە. وەلی تۆ چ بکەی کە ئەوان نەیانەوێ ئەو خەرەند و چاڵ و کونە تاریکەی ئەشکەوتەی ناو مەشک و دڵ و ڕوح و زڵمەتەی ناو خۆیان ببینن کە سیخناق بۆ لە مارود و پشک و تیغ و زەمهەریر و سەرسەر و پاشماوی سەداها جڕوجانەوەر کە ئافات و وەیشوم و زوخاوێک لە کینەبازی و ڕق و ژەهری شاماری حەوتسەریان هەیە. دەرهەق بە تۆ هاوتوخم و هاوڕەگەزەکان دڕشتیان و بەسەر جوانی تۆ هاوڕەگەزەکانت دایق دەدەنەوە و دەڕشێنەوە نهێنی تەڵەزگەی گۆبەندێک. ئەرێ بەڕاست ئەتۆ بە ئەنقەسە و گۆبەندت نایەوە یان خودی ڕەشەبای عەزرەتی و شەیدا بەسەر و سەکت و قژ و قاڵت بوو کە بە هەویەی بینینی ئەگریجە و خەت و خاڵت بوو کە وەک شنە باو شەماڵی سەرمەست خۆی نواند تا سەری کۆت و تافگەی داڕژاوی کە زیوبسکی شارەوە و عەترلیت ڕابمووسێت و نەوازشت بکات جواناوی بۆن و بەرامەت لە تەخۆیدا ببات و بۆ مەرام و نیازی کارچی کچان و ژنانی شانیشینی مەملەکەت هەن لاسایی تۆ بکەنەوە. لەو لاوەچی نێرگەل و پیاوانی ڕۆحکەڵەگایی هەن زەندەقیان بچێکە ئیدی تۆی سەرقافڵەچی و ڕابەر ڕێنمێنی هەمووان دەکەی کە ناکرێ سەر و پرچیان قڕێژ و کەڕوو هەڵبێنن بەو نیازەی کە ئیدی نەدەکرا ڕشک و ئەسپێ و گەنە و زەر و خوێنی پاکیان بمژن هۆکچی ئاسمان. ئەوە تا بای وەشت هات و لە هەر چوار قوڕنەی دنیا وەش نەبای خۆشنودی و ڕەهاکردنی زڵف و بزک و پەرچەم و کەزی ڕاگەیاند کە لەو زیندانەی تێی کەوتبوون ڕەها و سەرفراز بن بۆ هەتا هەتایە. تۆ بڵێی ئەو خۆزگەیە بێتە دی؟ ئەرێ بەڕاست تۆ بڵێی نێرگەلێک و ڕوحکەڵەگا ئاسا هەبن کە لە سەدەی 25 و هەزاری سێیەمدا بە سحری ئەو پەرچەم و ئەگریجێ بکەونە سەرسم کۆڵان و حیلاندن لەژێر فشاری کوڵانی خوێن و جۆژانی هەوەسی هار و گڕگرتنی شادەمار و هەم دەمارە دەزەولایەکان
تا ئەندازەی زەڕین و پەڕین. خۆگەروا بێ مەرجە ببرێنە خەستەخانە و بیمارستان و تیماری ئەو هەموو برینە زۆر و زەوەندەیان بۆ بکەن کە بۆتە کێمەزۆن و تیراوی هەوکردوو. لەسەر پێست؟ نا بەڵکو لەسەر پەڕی ڕوح و دڵ و مۆخ و گلێنەی چاوانیان. وێجا خۆ ئەگەر ژیان و زیندەگی مەردەمگەل ئیمتیحان و تاقیکردنەوە بێ لەم دنیای خۆمان، پاداشتی چاکە و خراپە لە قیامەتێ بە فەرمانی یەزدان بێ، کەواتە وا ڕەواترە کە پیاوان بۆ خۆیان کە بەنیازن بە دیداری حۆریەکان و غیلمان شاد بن لە بەهەشتێ، مەرجە ئەوان چاوانی خۆیان دابخەن، ئەگەرنا ئەوەیان چ تاقیکردنەوە و ئیمتیحانێکی ساختە و فشۆڵە. کەواتە چه حکمەتێکی ئیلاهی تێدایە خانمان بۆ خاتری نێرینەکان لە کونی ژوورەوە نێنە دەرەوە و کە هاتنە دەرەوەش مەرجە نیقاب و بورقا و سەرپۆش و ڕۆفتە و لەچک و مانتۆ بپۆشن. گەروا بێکەواتە بەهەشت بێجگە لە هۆتێلێکی بەلاشخانە هیچی دیکە نییە. بە دیدگەی منەوەن تەوس ئامێزۆ پڕە لە مفارەقە و پارادۆکس، پتریش فێڵ و تەڵەکە بازی ڕۆحی نێرینە و پیاوسالاریە، گەمەیەکی چاڵپەڵی دەسەڵاتخوازی و ئایدۆلۆژیایەکی سەردەستی نێرینەیە کە هەوڵێکی هەزارەها ساڵی بەدواوەوەیە و دەستەم و چەوسانە و خۆزاڵکردنی نێرینە لە ڕێگەی یاسا و ڕێسا و ئەدەبیاتی مەزهەبزەدەیی کە کۆی میراتەکە هی نێرینەیە نەک مێینە، کاوایان جێگی گومان و پرسیارە لە ئاکامدا بەو نیازەش گەیشتون کە ژنان و کچان کۆیلە و ملکەچ و ستەمدیدە بن و بە درێژایی تەمەن و زەمن خەون بە سەربەستی و خودگەرایی سەربەخۆیی بوون نەبینن کە زادەی مێژوویەکی نارکسان و ڕاسیستی و نەرسیستی نێرینی تێدا پیادە دەکرێت. بۆ مەرجە کۆتایی دێ کە ژنان و کچان خاوەن بەڵێو نەخێر خۆیان نەبن لە قۆناغی پێڕەوگەییەوە تا سەریان دەدا لە بەردی ئەلحەد. ئەوە ژوای کردووە کە ئێمە نێرینە و کۆیلە چێژ لە کۆیلەبوونی ئێوەی خانماندا ببینین کە ئەوەیان مەحاڵە، چونکە دوو کۆیلە ناتوانن لە ئەلفوبای خۆشەویستی و ئەوین و گیان و میر و سۆزداری تێبگەن و پێبگەن. ئاخر مەحاڵە کۆیلە و بەندەوار و دیل و بەند و باوی نەرید بتوانێت کۆیلە و بەندەواری ژێرچنگ و کەڵبەی خۆیان ڕەها و ئازاد بکەن کە ئەوان کڕۆکی بەدبەختی نێرینەکانی ئەم شانیشینەیە، یانژی بە دیدگا و قەولی ئەوان فیتی شەیتان بووە کە فریوی دایی سەرپۆشەکە دابەخزێت و توندی نەکەیتەوە، یانژی ماندووی سەفەر بوویت و شەکەت و پرزە لێبڕاو. پاسدارانی کەودەن و یاساوڵەکانی ئاکار و ئاداب و پاسەوانانی ناوگەڵ دووچاری هیستریا بووبوون. ئاخر دەکرێت ئەوانی کەودەن و یاغریژوان مەزەندە کرد بێ کە ئاسمان ڕەش هەڵگەڕابێ لە تا ئەو گوناهە کەبیرەی تۆ کە دۆزەخ لە جێگەی خۆیدا لە قولۆق بوو بێ، چون ئەگەری ئەوە زۆرە فریشتەکان سەرەتات کێیان کرد بێت. بێباک لە ماجەڕای دنیا و مەردەمگەلی تلاوە بەدەست گرفتی لە بن نەهاتووی شەڕ و شۆڕی هەزارەها هابیل و قابیل، سەرباری کوشتارگە نەبراوەکان و ئەفسانە و ململانی ئیبلیس بەرامبەر بە ملوێنەها بە مەرجی فریودانی مەردەمگەل کە ڕوو لە خراپە بن و پشت لە چاکەکاری. بەواتە ئاسمانێکی بێباگیان سەرقاڵ بۆ خوێنبارانەی کەم سەرزەمینەی بۆ گەن و پیر و لەوتاوی کردووە. لەوەتە ئیسا بەسەر خاچەوە چوارمێخی کێشراوە خوێنبارانە و تا هەنوو خشن دابەزیوە و لە ئاسمانی ژەڵ کێشاوەتەوە بۆ بارگای باری تەعالا.